دەستەی دادوەری دێتە ژوورەوە. بەناوی خدای بەخشندە و میرەبان. دادگاییکردن دەست پێ دەکات. دۆسیە ژمارە 292 جیم 2022 سکاڵاکار بیلال یاسین سەدیق و تۆمەتباران عیسا یونس یاسین و ئەلەند هێمن محەممەد و محەممەد مامەن حەمەد و هێدی محەممەد ڕەسوول مادەی یاسایی 406 لە یاسای سزادانی عراقی بە ژمارە 111 ساڵی 1969 هەموار کراوە. دادگای تاوانەکانی هەولێر پێکات لە ڕێکەوتی یەکی سەی 2023 بە سەرپەرشتی سەرۆکی دادگا دادوەر ئەمین هەمزە عوسمان و بەندامەتی دادوەرانی بەڕێز سومەیە فەخرەدین یاسین و شۆخان ئیبراهیم حەمەدەمین بەوە ئامادەبوونی بەڕێز ئەندامی داواکاری گشتی دادوەر سەیما حوسێن حەکیم کە ڕێگە پێدراون بە پێی یاسا بە ناوی گەلەوە. دادگاکەمان بڕیاریدا بە قبوڵکردن و وەرگرتنی ئەم دادبینیە بە مەبەستی دادبینیکردن لە دۆسیەی تاوانی 292 جیم 2022 کە بۆمان ڕەوانە کراوە لەلایەن دادگای لێکۆڵینەوەی هەولێر پاڵپشت بە مادەی 134 بڕگەی ئەدەب لە یاسای بنەماکانی دادگاییکردنی سزایی ژمارە 23 ساڵی 1970 هەموار کراوە کە تایدا عەلیەکە لە تۆمەتباران عیسا یونس یاسین و ئەلەند هێمن محەممەد و محەممەد مامەن حەمەد و هێدی محەممەد ڕەسوول تۆمەتبار کراون بە کوشتنی ئومێد بیلال یاسین لە ڕێکەوتی 2/9/2022 کە لەگەڵەکی بنەسڵاوە لە ناو ماڵەکەی خۆی و وەبردننی بڕێکپارە بە بەڕێوەچوونی دادگاییکردنی ئاشکرا و گوێگرتن لەوتەی هەرێک لە سکاڵاکار و تۆمەتباران و شاهێدەکان دادگاییەکە بەڕێوە دەچێت. تۆمەتباران بێنە ژوورەوە. هێدی محەممەد، ئەلەند هێمن، عیسا یونس محەممەد مامەن. چیان تەمیستە؟ بەڵێ. وەرێ. ناویسیانی؟ عیسا یونس یاسین. بەرواری لەدایک بوون؟ 1994 پیشە؟ لە عەقارە دیشەکە. شوێنی نیشتەجێ بوون؟ بنەسڵاوە. پارێزەر پێیە؟ بەڵێ. ناوی پارێزەر؟ نازک خالی. نازک خالی. وەکالەت هەیە؟ ئەلەند هەیە. ناویسیانیت؟ ئەلەند هێمن محەممەد. بەرواری لەدایک بوون؟ 1990 پیشە؟ کاسم. شوێنی نیشتەجێ بوون؟ کەڕەچەویستە. پارێزەر پێیە؟ بەڵێ. سۆما قاسم. پارێزەری هەرسێکتانیان هەریتووە؟ پارێزەری هەرسێکمان. باش. وەکالەت هەیە؟ ئەنگۆ. ژوورێ. ناویسیانیت؟ محەممەد مامەن حەمەد. بەرواری لەدایک بوون؟ 1999 پیشە؟ کاسب. شوێنی نیشتەجێ بوون؟ هەولێری من. هەر پارێزەر؟ پارێزەر بەڵێ. پارێزەری من و کاک هێدیە هات سۆما. تەمام. هێدی ناویسیانی چییە؟ هێدی محەممەد ڕەسوول. بەرواری لەدایک بوون؟ 1992 شوێنی نیشتەجێ بوونت؟ شێخ ئەحمەد. پیشە چی بوو؟ کاسم. تمام. سکاڵاکار ناسنامەت ناویسیانیت؟ بیلال یاسین صدیق. بەرواری لەدایک بوون؟ 1950 پیشە چییە؟ فەرمانبەری خانوشێنجە. لە شوێنی نیشتەجێی؟ نەسڵاوە. سوێن دەخۆی؟ بەڵێ. لە کاتی سوێن خواردن نەوسنەوە. سوێن دەخۆن؟
شلون دەخۆم ئەوەی بینیم و دەیزانم ئەوەی بینیم و دەیزانم بەڕاستی دروستی بۆ دادگای باز دەکەم. بەڕاست و دروستی بۆ دادگای باز دەکەم. بڕیاری ڕەوانەکردن بەپێی بڕیاری ڕەوانەکردن کە لەلایەن دادوەری لێکۆڵینەوەی هەولێرەوە هەر یەک لە تۆمەتباران ئیسا یونس یاسین و ئەلەن تێمن محەممەد و محەممەد مامەد حەمەد و هێزی محەممەد ڕەسوول ڕەوانەی دادگاکەمان کراون بە ژمارە 325 لە ڕێکەوتی 25/2022 بۆ دادگایکردن بەپێی مادە 406 بڕگەی ح لە یاسای سزادانی عراقی بە ژمارە 111 ساڵی 1969 هەموارکراوە. دوای کۆتایهاتنی ڕێڕەوی لێکۆڵینەوەی سەرەتایی و ئاعترافی تۆمەتباران محەممەد مامەد و هێدی محەممەد ڕەسوول لەسەر تاوانی کوشتنی ئومێد بیلال یاسین بە هاوکاری تۆمەتبار ئەلەن تێمن محەممەد و بوونی گومان لەسەر تۆمەتبار ئیسا یونس یاسین کە زانرا بەڵگەکان پێویستن بۆ ڕەوانەکردنی تۆمەتباران بۆیە بڕیاردرا بە ڕەوانەکردنی ئەم پەڕاوە بۆ دادگای تاوانی هەولێر بە داوای غێر موجەز بەپێی مادە 130 بڕگەی بە بیلال یاسین ئەوەی بچی دەزانی بۆمان باز بکات. ئەوەی ڕاستی بیزە نابدادۆر ئەو ڕۆژەی کە لە ماڵی ئەلەندی زاوام داوەتون ڕۆژێک پێش ئەو کاتە ئەلەندی زاوام تەلەفۆنی بۆ کردم تەلەفۆنی بۆ کردم گوتی دەبی ئەو ئێوارەی لە ماڵی بەداوەتم لەبەرەوەی منداڵەکان زۆر دڵیانتوندا بەڕاستی ئەو چاوم بەلای نەدەهات بچمەوە ماڵێ لەبەرەوەی ئەمن بە هەمووی مانگێک دەبوو هێرینی کچەم تۆچ دوایی کردبوو وە چوونی منش بۆ ماڵە بەبێ بینینی هێرینی کچەم بەڕاستی زۆر خەمناک بوو بەڵام ئەوە بوو لەبەر دڵی منداڵەکان کە زۆر دڵیان تەنگ بوو بڕیارماندا بڕۆین ئەوە بوو بە خێزانەکەم و ئیمانی کچم ڕۆیشتن و بە ئومێدی کوڕیشم گوتم ئومێد کوڕم ئەمە دەچینە ماڵی ئەلەندی حەزمان لە یەکوش بیت ئەلەندیش ئومێدی کوڕیشم گوتی ئەمن لەگەڵ برادەران ئەو شەو دەچینە شەقڵاوە لەبەر سەفرەی سبەینی دێمەوە گوتم مادەما زۆر چاکە وەڵا ئەو لەگەڵ ئیمانی کچم و لەگەڵ خێزانەکەم چوینە ماڵی ئەلەندی زاوە ئێوارە لێ دەرنانمان خوارد و کاتەشی ئاسایمان بەسەر بردو منداڵەکانش دڵیان هەندێکتان بوو بەڕاستی لەبەرەوەی چەکەم کورس دوایی کرد بوو منداڵەکان خەمناچیان لەما لەبەرەوەی داوایان کرد ئەمە بسێنێ دەر ئەوە بوو لە پاش ناخواردنێ کاتەشی ئاسایمان بەسەر برد بەرەبەری سەعانەوە بوو جوانخانی جیرانمان تەلەفۆنی بۆ کرد کاتێک تەلەفۆنم هەڵگرت گوتی کاک بیلال هەر ئێستا بگەوە لە ئومێدیاندا کە گوتی لە ئومێدیاندا ڕەت زۆر شەوەش مزە نابدادۆر ئەوە بوو بە عەجەلە لەگەڵ ئەلەندی زاوم سواری سارێ بین و چینەوە کاتێک کە چینەوە لە گۆڵانەکەمان دیتم پڕی ئاسایش و شوتە و ئەو شتانە بوو وەڵام چوومەوە ژوورێ بەڕاستی جە نابدادۆر چی ببین دیتم تەرمی ئومێدی کوڕم لە دیوی پشتەوەی دەرگای دۆخانەکە کرد دوو کەس لێکۆڵینەوەیان لەسەر تەرمەکەی دەکرد زە نابدادۆر ئەویان پێ ڕاگەیاندکەوە ئومێد کەوچی دوایی کرد بەڕاستی جە نابدادۆر لەگەڵ ئەو هەواڵە بەڕاستی پشتم شکا لەبەرەوەی کەسەشی بەتەمەم بوو نەمدەتوانی بشێوی ژیانی ئەو ماڵە تابین بکەم ئەو کوڕە کاری بە ئەو ماڵە دەکرد ئەوە بوو لێکۆڵەرەکە گوتی ئەوانی کە هاتین ئەو ماڵەکەی دەسی بە مەبەستی دزیکردن هاتبوون کاتێک کە ئەوەم ژێ لێبوو بە پەلەت چوومە ژووری پشتەوە بینیم ماڵەکە هەموو بەسەرێکدا شێواوە لەبەرەوەی ئەمە چەند مانگێک پێش ئەو کاتی تازە خانووەکەم فرۆشت بوو بە بڕی 4 دەفتەر لەبەرەوەی قەردار بووم دەمش قەردەکانم بدەمەوە و خانەی شکێ پێ بکڕم کاتێک کە چوومە ژووری دواوە دەبینم لەناو کانتۆڕەکە ئەو شوێنێکە پارەکەم لێوەرگرت بوو پارەکە دیار نەماوە لێکۆڵەرەکە هاتگوتی گۆ بڕۆنە دەرەوە ئەمە بە خۆمان ئیشی خۆمان دەکەین ئەوە بۆمە چوونە دەرێت چاڕۆمان کرد تا هاتنە دەرێت ئەوە بوو لێکۆڵەرەکە گوتی پێ دەچی ئەوانەی هاتبوون لە کەسێک زیاتر بووبن لەبەرەوەی ئیش یەک نەفەری نەبووە ئەو کامیلیان لێدایەوە دیتیان سێ کەس بوون سارێک لە پشت دەکەی ماڵمە ڕادەگری 2 نەفەرن 3 نەفەرن دەچنە ژوورێ هەندێکی پێدەچی ئومێدی کوڕشم دێتەوە دەستۆ ماڵێ و هەروەها لێکۆڵەرەکە گوتی جزدانێک بەجێ ماوە لەگەڵ نامەیە کاتێک کە جزدانەکەیان کردو دیتم نفوسی ئیسای برازامی تێدایە کاتێک گوت خۆ تۆ برت لێن درێنێ کاتێک کە نفوسەکەم بینم نامەکەشان خوێندەوە گوتی ئەوەی مافی من بخوا تۆڵێ بەتونترین شێوە تۆڵێ لێ دەکەمەوە هەر کە خوێندبەوە زانیم کە حیساب کارێکی دێ لەبەر ئەمە چەند
ساڵێک بەرهەنجین 20 وەرەقەم لە ئیسای برازان ماما تو دەستە قورآانی دانەیە بێدەن 20 وەرەقەم لە ئیسای برازان بەرکرد بوو و هەروەها هەفتەک پێشەنجینەش هەڕەشەی لە من دەکرد دێگۆ بم دەمگۆ کاکە لەسەرم ڕاوەسە من خانەکەی بفرۆشم قەردەکە دەدەمەوە ئەوش هەفتەک پێشەنجینەی هەڕەشەی لەمە کرد گوتی دەبی بم دێوەگە نادەکوژم هەڕەشەی کوشتنی لێم بجەنە بێت باش ئەوە بوو هەر بەپەلە لەگەڵ ئەلەندی زاوام ئەلەندی زاواشم زۆر لەگەڵم تێکچوو گوتی هەر ئێستا بسین تۆڵە خەمان بکەینەوە ئەوە بوو ویستمان بسین و ئەوە بوو ئاسایی و لایەنی پەیوەندیدار نیان هێژدەما بکارە بکەین گوتیان ئەنگۆ سکاڵای خۆتان بکەنەوە بەکارەکە خۆمان هەڵدەستن ئەو سکاڵاکەمان کرد و هەر ئەو ئیسای برازانمان دەستگیر کرد ئەو ئیسای برازانمان دەستگیر کرد و تقریبان 12 ڕۆژی پێچوو دوو کەسکەشان دەستگیر کرد ڕۆژێشکە پێچوو ئەلەندی زاواشمان دەستگیر کرد بەڕاستیانی زۆر شۆکن لەبەر ئەلەندی زاوام لەمە زیاتر تێکچوو زەناندا دۆست نازانم چۆن ئەلەندی زاواشم دەستی لەو کارەدا بوو بۆیە جەنابی داواکارم لە دادگای بەڕێستا خوێنی ئومێدی کوڕم بە هەدەر نەڕۆ و هەروە ئەو ڕۆپارەشی کەوا چەندین ساڵە بە شەڕخۆنی کۆم کردیتەوە بۆمی بگەڕێنەوە و داوای جەزایی مەدەنیشانە دەست دەکەم جەنابی پارێزەرت هەیە؟ بەڵێ پارێزەر چییە؟ کاک عەبدوڵڵا وەکالەت هەیە؟ باشە تو ئەو شەوەی کە چی ماڵی ئەلەندی هەست وێز نەکرد کە داوەتی کردووە لە دیزاوە ئەو کاتێک کە چوومە ماڵی ئەلەندی وەڵام هیچ جەنابی دادۆر ڕەنگ شۆشی پێوەتیار بوو دە ڕۆیشتە دەرێ تەلەفۆنی دەکرد داهاتۆ ژۆرێ بەڵام نەمدەزانی مەسەلە چییە هیچ گومانەکە دروست نەبوو نەخێر جەنابی دادۆر بەڵام زۆرم شۆش دیار بوو باش دادوەران پرسیارەکان باشە کاک بلال تۆ گوتت کەوا عیسای برازات هەڕەشەی لێ کردو ئایا بەچی هەڕەشەی لێ کرد یعنی هەست دەکرد کەوا ترسەکەی لەو هەڕەشانەی دەیکاتن ئەو شتێک کە دەڵێ ڕاستی جەنابی دەڵێم هەفتەک پێشنجنی هەڕەشەی لەمە کرد ئەم یار پێویستی بە پارەی بوو ئەمش دەمە ڕاوەستە لەسەرم بەڵکو خانەکەی بفرۆشم قەردەکەت بدەمەوە بەڵام چەند جارێکش هەڕەشەی لێ کردم هەر کە زانیم و کارۆگاوە زۆر شکم بەوە ئیسای برازان کرد پارێز داواکاری کشتی پرسیار هەیە؟ کە بەڕداوەکان زانی چاو دۆستەشیان هەبوو ئەلەند وەکو باسی کرد جەنابی دادۆر کە ئەو کاتی گوتیان ئەو کارە ڕوویدایە ئەلەندی زاوام لەمە زیاتر تێکچوو بوو ئەم دەم گوتی ساکانە ئەلەنە زیاتی من دەڕاتێکیش ئیسای برازان و تێکوژی ئەوەندە زۆر تێکچوو رێزەری تۆمەتبارانی پرسیارتان هەیە؟ جەنابی حاکم ئێمە گومانمان لە وتەکانی سکاڵەکان هەیە کە ئەڵێ ئەو بڕۆپارە زۆرم لە ماڵ بەجێهێشتووە ئەوەندە زۆرە پارەکەی $400 ئەگەر ئەو بڕۆپارەی هەبوو بێ بۆچی قەرزەکەی برازاکەی نەدابووە مادەم ئەوەندە پارەی هەبووە و جگە لەوەش ئەمەوی لە ڕێگەی جەنابتەوە پرسیاری ئەوەی لێ بکەم کە ئایا بۆچی ئەو بڕۆپارە زۆری لە ماڵەوە بەجێهێشت مادەم کە ئەڵێ ئەوەندە پارەیەم هەبووە دەست خۆش لە زروفێکی ئاوالەدا کە دزی زۆر بووە و بۆچی ئەو پارە لە بانک داناوە و بۆچی ئەگەر ئەو پارەکە بۆ قەرزی ئیسای برازان نەکەوە جەنابی دادۆر ئەم وەکو باسم کرد زۆر نەبوو ئەو خانی خۆم خۆشی دەمیست خانۆشی بخڕمەوە ئەوەی ما ئەوە بدەمەوە قەردان ئەوە بوو ئێستا شەڕەشەی لێم دەکردووە دەمزانێ و تاوان ڕوویدا دەڵێت بەنسبەت ئەوەی دەڵێت بیت بەرباربانک ئەوە چێستی قە بەبانشما جەنابی دادۆر باش گوێ دەگرین لە وتەی شایەری سەرماندن ئیمان بیلال یاسین ناسنامە ناوی سیانیت بەروارێ دایکبوون پیشە چێ شوێن نیشە زێبوون شوێن دەخۆی شوێن دەخۆم ئەوەی بینیمەوە دەیزانم بۆ دادگای باز دەکەم بەڕاستی دروستی فەرموویمە ڕۆژی دوی نۆ بوو لە ماڵەوە بووین باوم گوتی کە ئەلەن تەلەفۆنی لەکردیمە داوای کردێ کە بچینە ماڵیان لەبەرەوەی منداڵەکان زۆر غەریبیان دەکەن ڕاستیان من پێم خۆش نەبوو بچین لەبەرەوەی داکم مۆزی باش نەبوو ئەو کاتە نزیکی مانگت لێ خۆشەکەم جیان لەدەستدا بوو
و هەم لە بەرەوشی کە تازە خانی کەمان فڕۆشت بوو دەبایە کە بەڕۆکی زۆر لە پارەکی لە ماڵەوە بەجێ بێنین ئیدی ئەو بوو داکوام بۆ مناقەشیان داکەم دێگوت یان نەچینیان پارەکەش لەگەڵ خۆمان بێین بابم دێگوت ناتوانم هەموو پارەی لەگەڵ خۆ بینم ئیدی ئەو بۆ ڕێککەوتین کە ئەمن و داکەم و بابم بچین بەس ئومێدی برام لەگەڵمان هات گوتی لەگەڵ برادەرەکان دەستمە شەقڵاوە تا سوێنش نایەوە ئیدی ئەو بوو عەسرەکەی زوو ئەمە چوینە ماڵی ئەرەندی کاتەکە زۆر بە باشی دەڕۆیشت لەگەڵ منداڵەکان نانی ئێوارەمە حازر کرد نانمان خوارد ئیدی پاشان دەچی تەلەفۆنم لە بۆ بابم هات ڕەنجی تێک چوو ئەمەش لێمان پرسی کە چ بووە بە نزمی وەڵامی دایەوە گوتی تەقەیان لە ئومێدی کردیم ئەو شتێک کە قەت چاوەڕێ هەبوو چێم لێوی لە دەستانی تاقە برایەکەم کای ئیمان خان بۆی بتوانین وتەکان بە باشی وەرگرین جەنابدات برایەکەم دڵمە هەموو شتێک بوو داواکارم لێتان خوێنی برایەکەم بە پێوەنەوە ئەم ئەوشم لە بابم نەشاردەوە کە ئەو شەوە تەسەڕوفاتی ئەرەنگی هیچ بەدڵمە بوو یعنی من شەوەش دەبوو پێم گوت کە شتێکی ئەوها هەیەەوە کە ئەو شتە ڕوویدا ئەمە یەکسەر شکمان لە بۆ عیسای ئامۆزان چوو لەبەرەوەی تەنێبعەت مختانت لە ڕێخۆ بێدەنگ بە وەڵامیان لێن دەرنێت کاتی توش لێ بێدەنگ بە لەبەرەوەی داستانەکەی لێ نەجێما بوو و بێجگەلەوەش ئەمە خانێکەمان لەبەرەوەی فرۆشت بوو بەتەما بووین خانێکی بچکەتر بکڕینەوەی بتان کە پارەکانی بدەین ئیدی هەر ئەوەندە بکە لەبزان دادورانی وەرسی پرسیاری من ئەوەیە بڕی پارەکە چەند بکە لە ماڵەوە جێتانەشتوو پارەکە 4 دەفتەر و 30 میلیۆن ڕێزەوەکاری گشتی پرسیار پێ چ کاتێ عیسای ئامۆزاد هەڕەشەی کردی ئەوەندەی ئاگام لەبێ ئیسا بە بەردەوامی هەڕەشەی دەکرد بە ئاخر جار وەزام هەفتە 2 هەفتە پێش داوانەکەی بوو هەڕەشەی پارێزەی سکاڵەکە پارێزەری تەمە دوارە پرسیارتانێ گوێ دەگرین لە وتەی شایەتی پشتیوانی سەفین سالار ناسنامە سەفین ناوی سیانیت بەرواری لەدایک بوون ئیشە لە شوێنیش دەجێی پەیوەندی چییە بە ترافی داعاوە هاوڕێی ئومێدی سوێن دەخۆی سوێن دەخۆم ئەوەی بینیمەوە دەیزانم ئەوەی بینیمەوە دەیزانم بەڕاست و دروستی بۆ دادگای باز دەکەم بەڕاست و دروستی بۆ دادگای باز دەکەم فەرموو کاک سەفین من هاوڕێی ئومێد بووم بەیانیەک پەیوەندی پێوە کردم بۆتی عەز دەکەم ئەو بچینە شەقڵاوەی برادەرێک مەزرعی لێ دەرێت بەرەبەری نێڕوانێ دەچین لە بۆ سوێنەکەی دێنەوە ئەمنیش گوتم ئیشکارم هەیە پێم ناکرێت بەس دوای زۆری لێ کردم لەبێری بچم وەڵا سوێنەکەی دەوری سەعاتە بوو ئومێد گوتی ئەمن کەم ناکرێت سیارەی بینم بابم داوەت کرا لە مالی زاوایەکەمان دەبێت و سیارەی بین ئەمیش لەگەری چووم هەتا دەوری سەعات 3 و ئەوانە لە مەزرعی بووین دوای ئومێد برادەرەشکەی هەبوو هەر لەگەرمان بوو لەوێن دەرێ گوتی تەلەفۆنێک لەهات برادەرەکەی گوتیان برایەکە تووشی حادسەی سیارەی بووە دەیبینەوە یعنی وا ئیشەکە ڕێک کرد کە شەوێ نەمینینەوە ئەو بەعەسرەکەی بینەوە وەڵا نزیکی سەعات 4 بوو ئەو هالە بوو ئەمە بەڕێکەتیم بینەوە مارێ دوایش ئومێد گوتی ئەمە لێرە دەڕا هاتینەکردنەوەی لە مەزرعی و ئەگەر نەچینە خەستخانەی کەن برایەکەی عیبە لەبوو مەش عیب بوو وەڵا ئەمەش لەگەری چوینە خەستخانەیەتان نزیکی سەعات 7:30 ئێواری دوای ئومێد بزنی لە برادەرەکەی وەگرت گوتی سەلامەتی ئینشاءڵڵە و
ئەمەش دەڕۆین دوێت گوتمانمان نەخواردێمان دینە لەو ڕێ دووری هاتینەوە باسی نانش بخۆین پێکۆ چوینە دەرێ نانێکمان خوارد و نانێکمان خوارد و دوایانش ئومێدم بردۆ لە پێش دەرکەم دانا ئەمە پێشەوەی ئومێدی دابنێم دیتم سارە لە پێش دەرکەی مارە ئومێدی ڕایگرتە بوو یعنی زۆر بە عەشوایی ڕایگرتە بوو لەلایەکی ڕایگرتە بوو پێ نەدەچوو یعنی لە سبەینەوە لێنە دەربی ئومێدیش هەرەوەندی بۆتی ئێستا هەر کەسێک دێتن سیارە ڕادەگریتن و شارێ ساعی بە گوتی لە هەر جێش ڕادەگری بە جێری ئومێدیش ڕاست ژۆری هیچ شتەکە گۆڕە نەبوو لە ماری ئومێدی بوو لەو پشتەکانە من کوژابەوە ئومێد چۆ ژۆری خواحافیزی لێم کردووە میشتومە مارێ بەربەری سعات 9 شێ و 20 ساعتێکم کرد دانیشتم مۆبایلەکەم دەری نەچووە ناو فەیسبووکی دیتم ڕسمی ئومێدی بڵاو کرابەوە ڕسمی ئومێدی بڵاو کرابەوە سەرخۆشی لێ کرابوو بەس ماڵی کاک بیلالی بڵاویان نەکرد بۆ یەک دوو برادەری دیکەمەیە هەتا من ئەکیدیشم کردەوە گوتم ئایا هەواڵە ڕاستەیان نە یعنی زۆر پێشەوە بووم زۆر پێ سەیر هات یعنی نیو ساعت پێشەوە کاتی لەگە ئومێدی بووم بڵاویان کرد بۆ ئومێد بیلایەتەکەی داوە بوو بریندارە دوای هەواڵی ئەوەی هات گوتیان کوژرایە و لە پزیشکی دادی بەڕاستی زۆریشم پێ ناخۆش بوو ئومێد جگە لەوەی برادرم بوو یعنی هەندی برایەکی سیقەم پێ بوو کوڕێکی بێکێشە بوو یعنی چەند ساڵە برادرایەتی دەکەمە تا ئێستا قسەی ناخۆشی بە من نەگوتێ کێشەی لەگەر کەس نەبووە برێتە من هافرانم مشکلم پێ باشە هیچ ینی چاوەڕێت نەکرد تا بستە ژوورێ و هیچ جێدە هیچ دەنگەشی نەبووە ئەمە تەرکیزیۆمان نەکرد یعنی فکریوەم نەکرد لە ژۆری شتێکی وا هەیە گەرنا ئەمن هەردەم دەهێش بستەوە ژۆری ئەمە خۆم لەگەری دەچوومیان لایەنی پەیوەندیدارمان ئاگادار نەکردو بەزەم فکریوەم نەکرد خواحافیزی لەم کرد و شتیشمان لە سیارەکەی نەکرد دیوان نەبیت کە لە پێش دەرکەی ڕاجیرەوە سپسیارەکانی هەیە پارێزەری سکاڵەکە بپرسن و ڕۆژەکە لەگەر ئومێد بوو هەستی نەکرد کێشەیەکی هەیە تەلەفۆنێکی گومانیاوی لەبۆ بێت هیچ کێشەک بۆ ئومێدی وەریان بۆ ڕۆژی هیچ گومان لێ شتێکی لێگەر بوو ئەو ڕۆژی ڕووی زۆر لەمە خۆشتر بووە تا هاتینەوەش هیچ دەگۆڕنە پارێزەری تەمەدوارە ئێستا چەند راپۆرتێکمانەیە دەخوێنرێتەوە لەلایەن دادوەرانی بەڕێز بەشی یەکەمی راپۆرتەکان کە پێکاتۆ لە راپۆرتی پزیشکی دادیە و لێلی و سپۆڕی چەک راپۆرتی دادوەری لێ کۆڵینەوە دوای ئەوەی لە ئێوارەی 2/9/2022 ئاگادار کراینەوە لە بوونی ڕووداوێکی تەقەکردن و دزیکردن و قوربانی لە شارەچکەی بنەسڵاوە دەست بە جێگەیشتینە شوێنی ڕووداوەکە کە بۆمان دەرکەوت ئەو کەسێک کە تەقەی لێکراوە گیانی لە دەستداوە دەست بە جێ دەستمان کرد بە لێکۆڵینەوە لە ڕووداوەکە و لە شوێنی ڕووداوەکە چەند بەڵگە و زانیاریەکمان کۆ کردەوە وەکو دوو قەڵانی دەمانچە کە گولەکانی بەر تاوانلێکران کەوتبوو وەبوو بۆ هۆی گیانە دەستدانی هەروەها لە میانەی لێکۆڵینەوە و سیرکردنی کامێرەکانی چاودێری و شێواوی ماڵەکە وتەی باوکی تاوانلێکراو بۆمان دەرکەوت مەبەست لە تاوانەکە دزیکردن بووە کە سەرەتا دوو کەس بە سیارەیەکی جۆری نیسانسەنی ڕەنگ ڕەساسی ژمارە 123680 لە بەردەم ماڵەکە ڕادەگرن و دەچنە ناو ماڵەکەوە و دوای کەمێک تاوانلێکراو دێتە ماڵەوە لە کاتی چوونە ژوورەوەی تەقەی لێ دەکەن و دواتر ڕادەکەن هەروەها لە کاتی پشکنین بۆ ماڵەکە جزدانێکی پارەمان دۆزیەوە کە ناسنامەیەکی تێدا بوو بە ناوی عیسا یونس یاسین و نامەیە دوای وەرگرتنی وتەی کە سوکارانی کوژرا و سکاڵاکاران لە دژی عیسا یونس یاسین کە پێش ئەو ڕووداوە چەند جارێک هەڕەشەی لێ کردوون بۆیە فەرمانمان کرد بە دەستگیرکردنی تۆمەتباری ناوبراو بەپێی مادە 406 بڕگەی یەکەمی حەق لە یاسای سزادانی عراقی هەروەها گومانمان بۆ کەسی ترچوو دوای بە دواداچوونی زیاتر و گەڕان بە دوای ئەو ئۆتۆمبیلێکی تاوانەکەی پێ ئەنجام درراوە بۆمان دەرکەوت ئەو ئۆتۆمبیلە لە دهۆکە کە لەلایەن هەواڵدەری نهێنی ژمارە 56 هەواڵمان پێدرا بە هاوکاری پۆلیسی دهۆک توانیمان دوو تۆمەتباری تریش دەستگیر بکەین بە ناوەکانی محەممەد مامەد حەمەد و هێدی محەممەد ڕسوول بەپێی هەمان مادە دەستگیر دەکرێن و لێکۆڵنەوەیان لەگەڵ دەکرێت راپۆرتی دابەشنامەی شەڕعی لەلایەن دادگای باری کەسی هەولێر بە ژمارە 1970 لە ڕێکەوتی 1/11/2022 دەرچووە بەپێی راپۆرتەکە بۆمان دەرکەوتکەوە ئومێد بیلال یاسین خێزاندار نەبووە و لە ڕێکەوتی 2/9/2022 وەفاتی کردووە و میراتەکەی بریتی بۆ لە سیارەیە کە نرخەکەی 110 وەرەقەیە دوای ئەوەی ئەو مافانی کە پەیوەست بوونەپێی لێیان دراوەتەوە وەکو قەرز و وەسیەت بڕی 95 وەرەقە بۆ میراتگرەکانی ماوەتەوە کە بریتن لە دایک و باوکی ناوبرەوە بەشی دوێنێ راپۆرتەکان
راپۆرتی پزیشکی دادی هەولێر بە ژمارە 189 لە بەرواری 3/9/2022 دوای ئەوەی لە ئێوارەی 2/9/2022 تەرمی تاوانلێکراو ئومێد بیلال یاسین گەیەندرایە لامان دەستمان کرد بە پشکنین بۆ جەستەکە لە دوای پشکنینی ورد بۆ تەرمەکە بۆمان دەرکەوت کە شوێنی دوو پیشەک لەسەر تەرمەکە هەیە کە یەکیان بەرسینگی ئەویتریان بەرقاچی ڕاستی کەوتبوو کە بۆ هۆی خوێنبەربوونێکی زۆر و گیان لە دەستدانی هەرەوەکات بۆیە بە دادگا بەڕێزەکەتان ڕادەگەێنین دوای لێکۆڵینەوە توێکاریەکانمان دڵنیا بوونەوە لەوەی کە ئاراستە و شوێنی پیشەکەکان ئەوە دەردەخەن تۆمەتباران مەبەستی کوشتنی تاوانلێکراویان هەبوو بۆ مەبەستە تەقیان لێکردووە راپۆرتی بەڵگەی تاوان بە ژمارە 379 بۆ دادگای تاوانی هەولێر لە تۆماری پێشینەی تۆمەتباران کە لە بەڵگەی تاوان ڕێکخراوە دەرکەوت کە هیچ یەک لە تۆمەتباران پێشووتر تاوانیان نەکردووە واتە پێشینی تاوانیان نییە هەروەها دوای ئەوەی لەلایەن دادگای تاوانی هەولێر دوو چەکی جۆری دەماچەی کلۆک ژمارە 010300 و 02 51 56 حیار 0.9 ملم بۆمان ڕەوانە کراوە دوای پشکنی ورد بۆ چەکی ناوبراوە بۆمان دەرکەوت کە هەمان ئەو چەکەیە کە تاوانلێکرا ئومێد بیلال یاسینی پێکوژراوە لەلایەن تۆمەتبارانەوە جێدەگرینەوەی شاری سلماندن ژوان ناسنامەت ناویسیانی بەروای لەدایکبوون شوێنی چ زێبوون سپێوەندێکی بەفاقی داوا هەیە سوێن دەخۆی سوێن دەخۆم ئەوەی بینیمەوە دەیزانم بەڕاستی دروستی بۆ دادگای باز دەکەم جەنابی دادوەر شەوی هەینی لەسەر شەمە بوو کاتژمێر نزیکی 9 بوو لە ماڵەوە لەگەڵ منداڵەکانم وەکو هەموو شەوێکی تر دانیشتبوون میوەمان دەخوارد لە ناکەو لە گەڕە گوێمان لە دەنگەدەنگ و دەنگی گولە بوو تر هەموو جیرانەکان شەوەش بووین چوونە دەرەوە ئەوەندەی من بە چاوی خۆم بینیم چەند کەسێک سواری سیارەیەکی نیسانسانی بوون ڕەنگ ڕەساسی بوو هەرچەندە من لە جۆری سیارە باش نازانم بەڵام لە ماڵەوە لەو جۆرەمان هەیە بۆیە دڵنیام ئەو جۆرە بوو بۆ ڕەنگی ڕەساسی بوو گوێم لە دەنگی کەسێک بوو هاواری دەکرد دەیوت کوڕە محەممەد زوو بەڕاکە بە بۆرەی ئەوەی کە ئێمە زۆر دەمێکە جیرانی ماڵی کاک بیلالین زۆر ئەزیزن لامان چوینە ژوورۆ بزانین ئاخۆ چی بووە بینیتمان کە ئومێدی کوڕی کاک بیلال لە ژووری میوانەکە کەوتبوو چەند شتێکی دەگوت لە بەرخۆیەوە بەڵام زۆر بێهێز و بێتوانە بوو نەمانتوانێت باشی گوێ لێبێت هیچمان لە دەست نەدەهات تەنها ئەوەندە کە ژمارەی کاک بیلالم نابوو تەلەفۆنم بۆ کردو لە بارودۆخەکە ئاگادارم کردەوە زانیاریەکانم ئەوەندە بوو جەنابی دادوەر لەو تاریشەی کوڕەنجی سیارەکەت دیت جەنابی دادوەر هەر وەکو گوتم دڵنیام ئەو جۆرە بوو چکە لە ماڵی شەرۆ جۆرەمان هەیە لایەنە پەیوەندیدارەکانتان ئاگادار کردەوە تەلەفۆنمان بۆ کاک بیلال کرد و جیرانەکانی تریش بەڵێ سیارەکان هەیە دەدەوەکەنی ئوستاز یاگەی بپرسن هیچ کام تۆمەتبارانی لە نزیک ماڵتان بینیوە پێشەو ڕوودا هیچ کام لەوانە دیت لەو کاتی یان پێشتر لە شەوی ڕووداوەکەش کەسیانم نەبینی لەبەر ئەوەی تاریک بوو و مشەوەشیش بووم یەکەم جارە لێرە لیان بینی جەنابی حاکم حکمی ئەوەی جۆن خان دراوسی ماڵی کاک بیلالە ئەمە پرسیاری ئەوەیان لێ بکەی کە ئایا ئەو شەوەی کە ئەو ڕوودا و ڕوویدا ئەو کەسانی کە لێرە ڕایان کردم چاویانی بەباشی بینیایە دڵنیایە هەمان ئەو تاوانبارانەیە کە لێرە ئەو تۆمەتبارانەیە کە لێرە دانیشتون ئایا ڕاوەستاون موساوی خوان پێچا بوو یان ئەو موساوانت دیتیم بەڕاستی جەنابی دادوەر هەر وەکو وتم یەکەم جارە لێرە ئەیان بینم تەنها دڵنیام چەند کەسێک بوون بەشن و باڵا و تەمەنیان هەستەکەم ئەو کەسانن زۆر سوپاس ئیسایمس ئیسایمس ئەو تۆمەتانی کە دراوەتە پاڵ بابزانیم دڵێ و ئەو تاوانەت کە ئەنجامدایە بەڵێ جەنابی حاکم پێشەکی ئەمێن ئەو تۆمەتانە ڕەت دەکەمەوە لەبەرەوەی ئومێد ئامۆزان بوو لە خینی خۆم خۆمان باش زانیەگەرە من ئەوم بکوشت لای ئومێد نەدەکوشت لەبەرەوەی زۆرم خۆش دەویست پاشان ئیمانم وامم لەم عالەمی باشترم دەناسن
دەبووە ئۆتۆمەتی ئاراستەی من نەکرد وەجگەرەوەش دەرێن مشکلیان لە بینی هەبوو ئەرێ وەڵا مشکلەمان لە بینی هەبوو بەناخێری جانمە من قەت زندانی لە دوو مانجی ئیدی نازانم سارە کوشتەی خیان هەر نەیاندا بوو دەرێن هەڕەشەی کردیە و تووڕە بۆ و نازانم واللهی لە بیر نایە من نازانم هەڕەش بەس ناوانەوە گەلێک بێپارە دەبوو ڕەنگە خەرک برێ و حەقارەتی و دەورەمەندە بەس ئیشەکە زەعیفە ئەگەر لە منیش دەپرسی وڵای دەرێن ئینسانش تووڕە دەبی خۆی نییە بەس لە بیریشم نییە گە من هەڕەشەم کردی نازانم لۆش مەسەلەن گوتم با قەردەکەی بدەنەوە لەسەر چاکە و پیاد خۆماوەکم دارێ وتم بەشک و پێیان دەدرێت و مێدیان بەتەنی لە مارەیە تاقانەیە کەسیان ئیشان وکە ئەویش لەسەر عارێم خراپ بوو دوای جەنابی حاکمەتەوە من بینم نیسانە عەشارم ئەم باوەڕم بە مەدەنیەت هەیە سبەی ئەگەم بزانم مافم خورایە لە دەرکەی جەناب داهاتم مافی خۆم لێ وەردەگرتنەوە بەجددی لۆ هەویەکەش دەرێن هەویەی لەوێن دەرێ بووە ئەرێ وەڵام هەویەم بزر کرد بەزەنگۆ قانونی ڕێگە لەم باشتر بزانن ئەمن دە ڕۆژ پێش تاوانەکەی چوو بزرم کرد بەس دوو ڕۆژ پێش وەختیان چوومە مەفقوداتی گوتم کاکەم هەویەم بزر کردێ لە سزلەکەی ئێستا هەیە ڕەنگە محامێکەم دوای ئاماژەی بۆ مۆزوعی بدا لۆ شەوەکەش ئەم لۆ وەزع خراپیان دەک پارەم خەت کرد لەگەر دڵداری پوزە گوتم شێ بچم خانێکی بکڕم مەحمەلی پێ بکەم چکەم لە عقاراتی ئیش دەکەم لۆ نیویشێ هاتم مارێ نەمارم داری خۆم جیرە لۆ چەکوەستاش وەڵی جەنابی حاکم دەرێن سیلاح و نازانم ئەمن ئەوهامە لەگەر حالێ چەک لۆیکی دژمندار باشە لۆ سارەکەش نازانم نیسان من سارم نییە مەحلوم مەحامیەکەم باشتر دەزانی ئەو دوای بەخۆی باسی دەکات لۆ سەر و ڕوخسارانش بەڕاستی ئەمن کەسیان ناناسم ئەلەن نەبی چکەلەن زاومان بوو عیلاقەشمان باش بوو ماوەمەوە دەهاتەوێن دەرێ پێکۆ دادەنیشتین سەراکمان دەخوارد قسەمان دەکرد ئیدی هەرەوەندە بوو بەس جەنابی حاکم هیوادارم بۆ تاوانبار و بێتاوان یەک جیاکەنەوە لۆ خەرک سبەی بچی لە دەچێت دیوەخانیان دەبێ مشکلێکی چارە باش سەگ مەکە کە پەیوەندی بە شارەکەی منەوە ئەو هیچ گومانێکی لۆ دروست نەبوو کە هەویەکەت دۆچی لەوەیە هەر کوتیگە نازانم کوش بزن Madem manevi makro bütün bu cihatın da kurçet skalar ilişki turmalı şu haraşları. دەنگ تەربینە چۆن دەدنی Bu çile cihati o skala ile düş turmalı bakatın şu haraşıyla yaman. وڵایی گوتم لۆ دەور زیران پێمان خۆش بی بەخۆ دەزان شکاتکاری مۆزوعی عیبە لەناو عایلەی گوتم لۆ خەرک پێمان خۆش بەشک و پێیان دەدێتەوە ماوەشم دانێ بەزەیش هەر نەیاندا دیار بوو ئەم مۆزوعش پەیوەندی بەمەوە نیە جەنابی حاکم کە ئێستا مێدیا ئامۆزان بکرێت هەڕەشەت کردی عیب نییە بەڵام سکاڵای تۆمارکە عیب ئەخەرەوەی پێم گوتی ئەمن تووڕە بوویمە ئینسانیش لە حالەت تووڕەی خۆی نییە بەڕێز هیچ شارێک دێ ئوستاز گەر لێ بپرسن ئەو ناسنامێ چۆن گەیشتە ئەو شوێنە ئوستاز لێ پرسی ئوستاز لێ پرسی یعنی هیچ دەچ پێشکەش نەکرد کە چۆن گەیشتەوە ئەو شوێنە با من چوویمە دوو ڕۆژ پێش وەختی مەفقودات لێ ئاگادار کردەوە ئەمە نازانم چێ بردیتی من عقاراتم قەرەبارە خەرک دێ دادەنیشی ئەم سوالم چی هاتێ بەلایەن ئیشەی کردیە بەس کاکە ئەو سجل لێ بڕۆن تەماشاکەنەوە دوو ڕۆژ پێش ئەو جەلی مەری ئەم چوویمە گوتم بزرم کرد زۆریتەوە بە باشە دوو گوتت ئەو شەوی لەگەڵ پوزایەکەت بەێ دردا ئەو شایدی دەبۆ دەدا ئالێ بانکی کەن دڵدار ڕێ ناسنامەکەت ناویسیانی چێ دەروار لەدایک بوون ئیشە لەشێ نیشتە زەی پەیوەند بە تاپی داوە وزایوە سوێن دەخۆی سوێن دەخۆم ئەوەی بینیمەوە دەیزانم بەڕاستی دروستی بۆ دەبگەی باز دەکەم ئیسا زان و یەک هەمان پیشەین و حقارەتمانێ بەنسبەت ئەوەیەکەوە هەمان پیشەین و حقارەتمانی و خزمین زۆر لەگەر وتێکەڵە و ئیشکاری و شتانە دەکەین ئەو بوو ڕۆژی ئەمە دەنگ هەڵبینە جەم لێ نییە ئەو بوو ڕۆژی 2 ساڵی 2022
خانێکمان کردبوو دانی دەموحەسر بوو خانێکمان کرد بوو ئەو بوو پارەکەمان دەبرد لۆ کابراەکەی ئەم کاکیساوی کاکیسا تەلەفۆنی لۆ کردم گوتی ئەو پارەی دەدەین ئەو کابرا گوتم باشە بە کامیری و سیاری خۆی هات تەلەفۆنی بۆم کرد و هاتمە پێش دەکە و لەگەڵی چوون و پارەکەمان تەسمیل کرد هاتینەوە ماڵێ چەند گوتم وەرەدانی شەو چایەک پێکەوە بخۆین و ئارە گوتی دەڕۆم و کەمەکی لاکە گوتم باشە وڵای دی ڕۆیشت و ئەوانە حەسە بسوور زۆر احتیاجی بوو دوایی تقریبا چەند 5 دقەیەک بوو خێزانەکەی تەلەفۆنی کرد زۆر بە شڵەژاوی تەلەفۆنی کرد و دەگریا تەمانەتاوەی ساعدم کرد و شتانە گوتم چ بووە گوتی ئیسا لەگەڵ تۆ پێشەوە کاتە گوتم بەڵێ گوتی پۆلیس هاتون و بردیان گوتم پشتی وایە گوتی بەرێ وەڵە گوتی هیچی نەکردبوو گوتم ناوەڵە هەر لەگەر بوو لە عقارات و ئەو شتانە وڵای دی دایخستەوە گوتی خزمەکانمان هاتن و دواتر تقریبا دەوری سعات 9 بوو 9 بوو پۆلیس هاتنە ماڵمان و ئەمیان بردە لای ئیدادۆری لە کۆڵنیەوە ئیدی پرسیار شتوانیان لێ کردم و زەنای ئیدادۆر بەس ئەو شەوی کاکیسا لەگەڵ بوو کردنفرۆشتنی خانومان دەکرد بەس زەنای ئیدادۆر کامیرە مەلاقا لە نووسینگەکەمان هەیە کامیرەکان شایدن کەوا کە ئیسا لەگەر من بووە ئەو کاتی ئێمە کردنفرۆشتنی خانومان دەکرد و هەنی نازانم ئەم برادەرم و خزمیشمە و زۆر لەگەرێک دەکەران یعنی باوەڕ ناکەم شتی وا بکاتم خۆشی زۆر سادە باشە ئەو شوێن کە لەگەڵ ئیسا بووی هەسوکۆتی لەگەڵ ئیسا بووی هەسوکۆتی چۆن بووی شڵەژاو بوو زۆر احتیاری بووە هەر حەسەب وسوڵ هەوو جارەکانی کە وەکو کردنفرۆشتنی خانوو چون پارەکەمان برد زۆر ئاسایی قسەمان دەکرد و باسی دنیا و باسی محامەلاتی ڕۆژانمان کرد وەرەزاوەکانی زیادێ ئارزەی سکاڵەکە سیاتانی هەیە دەستەکان خۆش جێ دەگرین لە وتەی تۆمەتبار ئەلەنتێن زاوی بلال یاسین وایە باڵێ جنابی حاکمم داوابار نیمە و هیچ گوناحی شم نەکردیا دەرێنە من لە تووڕە خەزوری خۆت پشتیان مێدۆکی برای بۆ لەوە من سجای ئەو من بیکوژم بەس ئەوەن دێ من بزانم و ئاگام دێبی ئەوە ئیسایە پشتیتی چونکە ئیسا هەندێک پارەی دابوو چەند جاری هەڕەشەی لێ کردبوو ڕاز ناکات جنابی دادەوە چەند جار هەڕەشەی لێ کردبوو داوای پارەکەی کردبوو حتا بۆ ئاخیرانەش خەزورم هاتەکەنە من گوتی ئەگەر هەندێکم پارە بدێ بەشم منش بتوانم قەدەکەی ئیسای بێمەوە بەڵام هیچ پارەم دەستنەوە بخۆم وەزی مادیم زۆر خراپە وەی لێ هات خەزورم چوو خانەکەی خۆی فرۆشت کە خانەکەی خۆی فرۆشت ئەو پارەی هەبوو بەتمەوە بداتەوە ئیسای بەس ئیسا زانی ئەو پارەی لەمارەیە زانی بکەمەوە لەگە پارەکەشی هەیە و خانەکەی پێی فرۆشتیا تەماحی ئەوە بۆ پارەی لێوە لێ هەر جەنابیشی هەستایە و چووە میدی کوڕە خەزوری مەکوشتیا لێگەر بەدەستی من بووایە هەر ئەو شەوی نەمان دێ ڕۆژ بکەوە ئیسامان دەکوشتەوە بەڵام چکەم جەنابی دادوەرە دەستی من بەناحەق کوشتی دۆ دەستیش چووە زەنابیشی کوشتی لێوێندە و ئەوانەی وێندەریش حاکمەوە یەکەم جارە بیان بینم نازانم ڕاست ناکە ئەوە هەر بە خۆستم بەرەو بخۆن گوتم وەرەوشتم لێوکەم پارەتان وەرە بزانم سێ وەرە بەڕێز جەناب حاکم مەسەلەی قسانەی دەکاتن زۆر عیبە لێ ناهەندی قسەکانی زۆر دوور لە ڕاستیەوە بێدەنگ قسەی خۆت کرد ئەمرووەیان لە داونتاون دوکانمان هەیە زنبەرجی دەفرۆشین هەر ڕۆژانە احتیاجێک لەوەی زوو دادەنیشین پاشنان خواتە دەچین دەتوانێت چایەکی لە پنج دەفرۆن لا ڕۆژێک لەکەم من هات باسی ماری خەزوری خۆی کرد گوتی خەری مارە خەزوری هەیە لە بە پارێک بەس لیان حەسایەتەوە و لیان دەخەوە هەنە هەو ئەمش خەزورم هەیە ئەو عارمە لێرانەوە خۆمیش دەکەم بەڵام هەر بە زمانی وستای هەلو شێ گوتم کاکە تو لۆ ناچشتەشی بلەنەتوو گوتی کودەم دەنێ و بخۆ قەردارن و هانام هەو گوتم نادەنێت و بە هەر ئەوەندەم بەجەناب حاکم نیەتی ئەوم نەبوو برێم هانێدەم جەریمەی بکە یان شتێکی وا بکە وەڵام دێمە ڕاستە دمسای تێم چوو دەتوانێت چۆ دەرێمش بۆ کەیف خۆت با بڕۆ وەڵا سبەینی هاتەوە یار بشێتان سبەین بەس کردی لە قسەیم کردبوو وەڵا هەر گوتی سەکەت تەواو بوو مادەم پارەم بخۆنن نادەن بخۆم دەچم وەردەگرم حەق نادەن بخۆم دەسەرم نازانم چۆ قسانێک لەوم دەکرد گوتم کاکە دانیشە نایخوای بینیت و
ئەم وەها منە گوتی وەڵام گوتی شەکەیلەکەین و دەبێتش بێ لەگەرم بێت کو گوتمان چیشم پێ دەکا کە مارە خەزوری تۆم دوو دێنە ناوەتەکەی گوتی کاکە چا دەتەرەخوا لە خانەیەش فرۆشن مشتری هاتە سەرێ تقریبا بڕەکەی نێزی چا دەتەرەشە هەڵێ گوتی نیوە بەنیوە دوو دەفتەر بە دوو دەفتەر بەش دەکەین و لە خۆمان دەست دەبی ئەوە بکە یعنی یارمەتیم بدەیت وەڵاویش ئەوە بووم گوتم باشە نەمتانێت قسەی بشێن وەڵاوە بڕێکەتی ڕۆژێکی گوتی کاکە مارە خەزوری خۆم دەحوت دەکەم تەمانە هەڵدانە مارە خەزوری خۆ دەحوت کامیش بچم بەس بچم کاکە بە تاختێنێژە گوشەم پێ ناکرێن دەبینە فەرشکەم لەگەر یعنی کەس چیتە بەسە مارە خەشجات بە تاختێنێ قسەکانی خۆت کرد باوە قسەکانی خۆت ئەو بۆ من اختراعی وەم کرد وتم هێدی برادرم هەیە زۆر مەردە لەو شتانە گوتی باشە بەس پارەی هەندە نادەین یعنی شتە شکێم نەدەینی ئەو ڕێکەتیم بیست وەرقەش بدەنەوی هێدیش لەگەرەمە بێتن شتەکەی پێنەوە بوو ڕۆژێکی مارە خەزوری خۆی دەحوت کرد وتی کاکە طبعا پێش وەختە تەلەفۆنی دەکرد وتی کاکە ئەو شۆ مارە خەزوری بۆ دەکەن دعوت دەکەم ئەم دەتمیش خۆتان بکەن وتی کاکە مە لە مێژە حازری ئەو مارە خەزوری خۆی دعوت کرد مارە خەزوری زۆر بوو هێوارە بوو دەبێت ساعت هەفتونی و هەشت بۆ هەڵانە هەتا من هێدی خڕبوون و نزیک بووە هەشتونی و زیاتر لە بۆ سەعات نوێ گەیشتەکەم مارە خەزوری چوینە ژۆرێ و چوینە ژۆرێ دەکەی دەسە دەکەی عالی و هێدی لەم درێژترا دەسە دەکەی عالی و دەکەیشکان دەکەی دەقێشمانشکان ڕاچوینە خۆی شتۆجێکی پێگوتمی ناو کانتۆران تەقەت کردێ ناو کانتۆرەمان کردە و پارەکەمە دەینا ڕاست ڕمەی دەکەی هات گوتمان پێم هەتیکە بوو نازانم زۆر ترسیان ڕاستی وەڵا هاتینەوە ویستمان بین هەتا نێزیک دەکەی هاتینەوە دیتمان نەفەرێک لە تاریکای بەرامبەرمە دیت وەڵا هێدی دەمانسێ پێ گوتی یار نازانم ئاگاش بێنەوە دەمانسەرێکە خۆی هینایە هەنەمزانێ دەمانسە شەر دەگری وەڵا ڕاست تەقەچی کرد و کابراکەتە گۆڕ ئەمە ڕاست هەراتینەوە سواری سارێ بووم و پێمانێن هەتا دۆچی وەڵ تقریبا دە ڕۆژێک لە دۆچێ بووین ئەوە دەمڕۆزان ڕۆژێک لە فندقی ڕاست جەماعەتی پۆلیسی هاتن ئەمەیان گرت و هینایە بەس بەجددی زەنە حەکەم بێتاوانم هەنێ هیچی وام نەکردیان يعني بس دبروي دبدري بكاكم قلت بوي لكم يعني نزل مكان كشيت لنا بارك جنب الزيت يزن شي وليدات يا فارس شهيدي شويني خود بيش أصلا قلنا لما تسير زين بس المسألة روزا چان محمد تلفون لوكتم أبرادري بيكوا وتيشم بيتا لما طالعني هذه جملة دنقنية أما زور روزان لقي يخرب وينوا يعني بياسة ما نكرلو اشتانا ذهب كان لدام تاوني أو روزا تلفون لوكتم سو قلتي شك هي قبل كين بيكوا مش قلت تشتك قلتي برادركم هنا يلندا ما رخصوا بارين لخوات بارين هذا وقال مش هاوكاري كين أو باركي يعني خلاص ما نكو بارين ما نداتي أمش قلت محمد أنا بحياتي دزيمنا كده وإيش جوامنا كده أم كل إشتغلنا كم محمدش بزمان نسي خوي مني هر قرة عنده زمان حكيت ناي باريجي اللي براس قلت له هذا ما تصدق يزدنا على دوراني خطايا كده يبو أو أمني ولا كنت كم بحياتي دزيمنا كده تاس حرام شنو خوارجا أتاو أمني تشوف موقفي كده أو بو إدي كبوتي بارك أو هاوشتانا إدي ريكتين كروجك بتين لهوارك بو لنوي 2022 تلفوني له ممكن قلتي هو روماري ألم ماري خزولي خوي دعوت كردي أقام بتين دزاكي بكينو باركي ببين هو ما تين عند تقريبا دري ساعات هشت نيو بربري نوي بو محمد كجيشتين عند بيكو كورانا كان كوران تاريخ بو كامش تين يدي درجاي حوشي قباد ما بس درجاي داش مجورم شو مجور درجاي كان كده محمد هات مجورم لما تبغى تشيل مجورم عادة تشيل وقفين نومي نادورا و باولا كان مانجرا بارا كمان دي تولا أثناء فاردنا وقت تقيد درجاي هات يكات مجورم أما نوع زين شيء بس رشاتي أو كديار وما تقدر مساوي تيز ديار وتقول فكان كجابنا هات مجوري إذا ما جت السجان خمر تاشكان بين أمش دمان سبب ولم تقاند وبسم بنيت كشتن يمدها بس يدي ولا كيبر كوتو سين ده زناب ده بنيت كشتن يمدها يدي هاتنا دريو رويشتين لا أثناء رويشتين فيش بين دوجه ألم تلفوني لو ما كر قلتي أنغو كوي شتان كرديو هزار قصيب ما مغو أم بخوف شايد مكزور جنيش بين مالا بس أنا عندما بيجو قلت من أما أتوسع أما أشكرا كبخوش هما صار مسلم تبيت بس بسيطة لا تمام باران هي بس أتوسع تبي ويا محمديش
نفسم سكن فيه بس محمد أقدر وكان سكن فيه. زناك حكم رازناك. زناك عادي أقام من السلاح قلبي. وخش سلاحنا تفكير كذا بمليون ده يدابيني. كده شيء ماله شيء حرامي ماله شيء دشيني. هذا وش كان يجي وصل ذكي أودي بون. يدك من راخش كان يخوتن هالقرن له سزني. زناك حكم. دم ولا رجاء ده سؤالك أرسل بلا محمد مامان. بوشي لجياتي دوزينا ورجاء شريك باش حالصة بيانو تيداني نمطاوان. بس هي هاوريكت بريش باش ده بمساعدتي بشيء. ريش خراب في شان ده. راسي زناك حكم من قلة قوي شان ده أنا بما هاد دوتي هم على الدنيا هلا عائلتين مشتي ولا هنكره. يعني راسي وهاد بمني قوي كتاك ده قوي شتي لقرب كي وهنا وهاو. أما هيك ما كان شام فيها قلت مكاك بالباس تخيلته. يعني هزار أكثر من المشتاناك يعني آخر كلامش كم ممكن هذا بدري قلت دسمنا وناوخاني كي جاب في درن باري نبع يعني بس حتى دري راز كم دري ولا عاز نبتن بس آخري يعني ساعتي أنا خسيتك راسي نبع عش خسيتك كان ما لكن الدنيا شام شيء في سينك الدنيا هم مش تكام قوي دينا يعني هم هريسين نقدر زنا بحاكم صح ماشي هاي زي سكالا كريس سرديه أستاذ قديان برسكام الناس نامك أنا مالك دارنا. أو ناس نام عيسى كوجيش تكننجو وقولي تندنا. زنا بحاكم هرو شخصا كده خدتك هم قوي دينا يعني وقوي دينا اشتكى كده بس استغرقت كتير عشان هذا ورقة شيء جاي تم نسيب قلت ويلين درداني أو هوي يجداني وقت سبز بكشفون أو حساب بيو ده بما بيو نابيو والله مش قلت ما قال أنا بيهنجني هركست وجنابيو اشتكى ما لين در وشتاوي زي كمان كده لين در الفرن داو هاتي ندري نقول تنزاني عيسى شو شيء قلماني ده أمنا ما شو ويستان تيو بقولينو نا نزلنا حاكم وش مانيا أو ألين هاتي بقول سيدان النظام أعمل على موضوعية هذا لا دارو بورو كنو ده سيكريت سينك كده باش هذا زي تمام بس بشيء كمية أرستكرني دومت وكو داكيتا وانا كان يولير لداكيتا وانا يولير هديك لتومت باران عيسى يونس صديقو ألنتيم محمد ومحمد محمد حمد هادي محمد رسول تومت بارتان دكم بفي مادة تاسطو ششو تاسطو تسلة أساس زاداني عراقي بجمانة سطو يازي صال يزار مصطو شستنو يهم ماركراو كأيوة ألسا وان بكشتني أماد بلال ياسين جنابي حاكم نام كشتي وهيدي كشتي تمشي بوزع كده هم خطأ يودوي خطأ كده نقول بدن أستاون بكشتني أماد بلال ياسين لشهيد وينو 2022 لبردم مالكي خوي لشارسكيب نصلاو بردني بريد سوار دفتر 3 مليون دينار لمالي تاوان ديكراو صنابي داد ورسا دفتر 3 مليون كله شنو بدن استاش جودگرین لراپورتی لیزن که آماده کرده ولن فاطمه وزیر عمر کراس برده ولن درگاه بولسان گندنی بری قربو زیانه کن فهم نه لیست اشاره زنه برای زیان سوال ندارن بایوی که نه یا لیست اشاره زنه بەڕێز سەرۆکی دادگای تاوانی هەولێر بە ڕێزان ئەندامانی دادگا بەڕێز ئەندامی داواکاری گشتی دوای خوێندنەوەی دۆستیەکە و لێکۆڵینەوە بە دواداچوونی ورد و تەواو وە گوێگرتن لە وتەی شاهێدەکان و سکاڵاکار و بوونی بەڵگەی پێویست و ڕەچاوکردنی باردۆخی ئابووری کوردستان و تۆمەتباران بۆ هەڵسەنگاندنی بڕی زیانەکان بە بەڕێستان ڕادەگەێنم کە بەهۆی کوژرانی ئومێد بیلال یاسین کەسێک نییە بژێوی ئەو خێزانە دابین بکات چونکە ناوبرا و تاکە کەس بوو ئیشی دەکردە و خێزانە ئێستاش کەسێک نییە کاریان بۆ بکات و بژێویان بۆ دابین بکات جگەرەوەش تۆمەتباران 4 دەفتەر و 3 ملیۆن دیناریان لەو خێزانە بردووە و 3 ملیۆن دیناریان خەرج کردووە بۆیە داواکارم لە بەڕێستان لە دوای گێڕانەوەی 4 دەفتەرەکە بۆ بیلال یاسین سدیق بڕیار بدەن بە قەرەبووکردنەوەی خانەوادەی تاوان لێکرا و بە بڕی 10 ملیۆن دینار لەلایەن ئەنجامبەرانی تاوانەکە وەک قەرەبوو لە زەرەری مادی و معنەوی زنابي حاكم 10 مليون قال زورا بلال بخوي تقاعد معاش بالديواري شي هيو او باش بيجي صوراوا 10 مليون ولا شنو 10 مليون بدن زانو سيتان بيكرستان كديال معكم شكوي دادگاه پارێزم بدن قسەی خۆتان کرد لێرکەن ئێستا قدم شي بني زنابي حاكم دوادري بجي جينا انا وفولن پێشەوەی ئەو کەرمەتان کردووە فکرتان لە دەرەنجامەکەی بکردووە هیستەبینیەکتان لەسەر فەرەس
ئوستاز بۆ 10 میلیۆن دینار کە دیاری کراوە بۆ وەقەرە بوو زۆر کەمەلازە و زیانە مادی و معنەویەی کە بە بریکاردار و خێزانەکەی کەوتووە ئەمە جگە لەوەی تۆمەتباران 3 میلیۆن دیناریان لەو پارەیە کە بردوویانە سەرف کردو و دیار نەماوە هەروەها ومێ تاکە کەس بووە کە لەو ماڵەکاری کردووە و بژێوی دابین کردوون بۆیە ناکرێت 10 میلیۆن دینار لە بەرامبەر ئەو تاوان و زیانە گەورەیە کە بەر ئەو خێزانە کەوتووەم و ئێمە راپۆرتی لێزانی ڕەت دەکەینەوە داواکارم لە بەڕێستان کە لێزانی تر ڕابسپێرن بۆ خەمڵاندنی بۆری زیانەکان و بریکاردار قەرەبوو بکرێتەوە بۆ 20 میلیۆن دینار پارێزەری تۆمەتباران جەنابی دادوەردوی خوێندنەوەی راپۆرتی لێزانین لەلایەن ئوستازەوە ئەمەوێ ئەو بە بەڕێستان بڵێم ئەو بڕەپارەی کە و قەرەبوو لەسەر مۆکیلەکانم دانراون زۆر خۆش ئەزانی کە باری ئابووریان زۆر خراپە بۆیە ناتوانن ینی بریکاردارانم بکەنە ژێر ئەو راپۆرتەوە و ئەو بڕەپارەیان پێ بدەن خۆتەزانی بارودۆخی ئابووریان زۆر خراپە و ئەو پارەی کە بردویانە تەنها 4 دەفتەر بووە زیاتر نەبووە ینی بێت ینی ئەو 3 میلیۆنەی لەگەڵان نەبووە تەنها 4 دەفتەر بوو ئەو شیان گەڕاندۆتەوە ئستاس پێشکەشکردنی تاڵایی داواکاری گشتی بارێ سەرۆکی دادگای تاوانی هەولێر بارێزان ئەندامانی دادگای تاوانی هەولێر بە پێی بڕیاری ڕەوانەکراو لەلایەن بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی هەولێر بە ژمارە 325 لە ڕێکەوتی 25 نۆی 2022 کە لە تووشی تۆمەتبەران عیسا یونس یاسین ئەلەند هێمن محەممەد مامەد حەمەد هێدی محەممەد ڕەسوول تۆمارکراوە دوای تەواوبوونی لێکۆڵینەوەی سەرەتای قەزای و دادگەینی ئێستا و گوێگرتن لە وەخەی هەرێکە لە ساڵەکار و تۆمەتبار و شاهدەکان دوای بینینی راپۆرتی پزیشکی دادی و راپۆرتی بەڵگە و تاوان بە پێی بەڵگەکان دەردەکەوێت کە تۆمەتبار محەممەد مامەد حەمەد هێدی محەممەد ڕەسوول بەیەکەوە هەڵسان بە کوشتنی ئومێد میلاد یاسین بە هاوکاری تۆمەتبار ئەلەند هێمن محەممەد کە هەموو ئەمانە بەڵگەن بۆ ئیدانەکردنی تۆمەتباران بۆیە لە دوای خوێندنەوەمان بۆ دووسێ ئەم تاوان هەڵسەنگاندنی بارودۆخ هەرێکی لە تۆمەتباران و تاوان لێکراو داوا لە بەڕێستان دەکەم کە تۆمەتباران بە دادپەروەرانە سزا بدرێن لەبەر ئەم هۆکارانەی خوارەوە. دانپێدانانی تۆمەتباران ئەلەند هێمن محەممەد مامەد حەمەد هێدی محەممەد ڕەسوول لە کاتی لێکۆڵینەوەیاندا کە بە درێژایی دانیان بە تەواوی ڕووداوەکە دانەوە و لە دادبینی ئێستاش ئەویان دووپات کردوتەوە بەهۆی نەبوونی بەڵگەی پێویست لەسەر تۆمەتبار عیسا یونس یاسین لە وتەکانی تۆمەتباران و وتەی شاهدی بەدلی بوونی بەڵگە لەسەر بێتاوانی ناوبراو داوا لە بارستان دەکەن بڕیاری بێتاوانبوونی بدەن و قەرەبووی مادی و معنەوی بکرێتەوە لە پای ڕاگرتنی لەگەڵ ئەوەی تۆمەتباران تاوانی دوای گەورەیان ئەنجام داوە بەڵام دەکرێت ڕاچاوی بارودۆخیان بکرێت و دەرفەتی چاکسازی بوونیان هەبێتن و بۆ دووبارە دەستکردنەوە بە ژیانێکی نوێ ئەنجام نەدانی تاوان لە کۆتاییدا ڕای دەگەینم کە تۆمەتباران لە هەموو وتەکانیان ئەوان دووپات کردوتەوە کە ئەوان پارەیان لە تاوان لێکراو بردووە سەر ڕای ئەوەش کوشتوانە بە بیانووی نەبوونی پێویستی لە کاتێکدا ئەمە بە هیچ شێوەیەک نابێت بکرێتە بیانووی بۆ دەستبردن بەسەر ماڵی خەڵک و ئەنجامدانی تاوانێکی لەم جۆرە بۆیە دەبێت یاسا ڕێژکێفون نەکات پەڕۆڵی خۆی هەڵبسێت لە بەرامبەر تاوانباران و ئەنجامدەرانی تاوان بۆ نەهێشتنی مەترسیان لەسەر کۆمەڵگە وەرگرتنەوەی مافی گشتی گێڕانەوەی ماڵ و خاوەن ماڵ و خەڵکیش متمانەیان بە یاسا و دەرگاکان لەدەستەدەن لەگەڵ ئێستا گوێ دەگرین لە یەکێک پارێزەری سکاڵەکار بەڕێز سەرۆکی دادگای تاوانی هەولێر بەڕێزان ئەندامانی دادگای تاوانی هەولێر بابەت پارێزنامەی سکاڵەکار بریکاری سکاڵەکارم لە داوای ژمارە 292 جیم 2022 دوایەوەی بەڕێز دادوەری دادگای لێکۆڵینەوەی هەولێر هەڵسا بە ڕەوانەکردنی پەڕاوی لێکۆڵینەوەی ژمارە 325 لە ڕێکەوتی 25 نۆی 2022 لە دژی تۆمەتباران عیسا یونس یاسین ئەلەند هێمن محەممەد و محەممەد مامەد حەمەد و هێدی محەممەد ڕەسوول بە پێی مادەی 406 بەڕگەی ئا لە یاسای سزادانی عراقی بە ژمارە 111 ساڵ 1969 هەموارکراو دوای لێکۆڵینەوەی سەرەتایی و قەزای و پێشکەشکردنی راپۆرتەکان و گوێگرتن لە وتەی تۆمەتباران و شایەتەکان داواکارم لە بەڕێستان بڕیار دەربکەن بە سزادان و ئیدانەکردنی هەرێکە لە تاوانباران هەرێکە لە تۆمەتباران ئەلەند هێمن محەممەد و محەممەد مامەد حەمەد و هێدی محەممەد ڕەسوول بە تۆمەتی کوشتنی ئومێد بیلال یاسین بە پێی مادەی 406 بەڕگەی یەکەم ئەم بەعاتی دەست نەداتە جەماعەت چیشم بۆ ئیدارەیە ئەوانە کوشتەوانە بژینێ
بێدەنگ بن ئێستا کە پارێزەکانی گۆشت لایەکان هێو دەکەینەوە. یاسای سزاکانی عراقی بەڕەچاوکردنی مادەی 135 وەرگەی دووەم لە بارودۆخی تونکار لە هەمان یاسا لە بەرامبەرەوە تاوانی دژ بە بریکاردارم ئەنجام درراوە لەژێر ڕۆژنامەیان خاڵانی خوارەوە. یەکەم کۆمەکباران هەر لە سەرەتاوە مەبەستی کوشتنیان هەبووە بۆ پێی چەکیان هەڵگرتووە ئامادەکاریان کردووە تاوەکو لە ئاگەری هاتنە پێشی هەڕووداوێک بەکاری بێنە نەمەش لە پێناو سەرکەوتنیان لە تاوانی ئەنجامدانی تاوانی دزیکردن. دووەم تاوان یەکراو هەڵە و تاوانێکی ئەنجام نەدا بوو تاوەکو شایانی کوشتن بێت ئەمەش دەی دەخات کە بێت تاوان کوژراوە هەروەها لە بارودۆخێک بووە نەیتوانیوە بەرگری لە خۆی بکات کە بە پێی مادەی 135 وەرگەی دووەم بە بارودۆخی تونکردنی سزادا دەدرێت. سێم ڕاست ئەوان مەبەستی سەرەکیان دزیکردن بووە نەک تاوان کوشتن بەڵام بە پێی مادەی 53 لە یاسای سزادانی عراقی ئەوەی هاوکاری ئەنجامدانی تاوانێک بکات بە سزای و تاوانە سزا دەدرێت کە ڕووی داوە هەرچەند ئەوە نەبێت کە مەبەستی بۆ مادەم تاوانەکە لە ئەنجامی ئەو هاوکاریکردنەوە ڕووی دابێت. چوارەم بریکاردار و خێزانەکەی لە بەرامبەر ئەو تاوانێک لە دژیان ئەنجام درراوە قەرەبوو بکرێنەوە لە ڕووی مادی و معنەوی بە بڕی 20 میلیۆن دینار ئەمە لە کاتێکدا کەسێک نەماوە هاوکاری ئەم کات بژەویان دابین بکات و جگە لە دایک و باوکێکی توی ڕوو کچێکی خوێندکار بێت. پێنجەم ئەنجامدانی تاوانی دزی لە کاتی شەودا و چەک هەڵگرتن و چوونە نێو ماڵ و شکاندنی دەرگا و ژمارەی تۆمەتباران هەروەها ئەنجامدانی تاوان لە پێناو پارە بۆ پێ ئاشکرایە کە مەترسیداری ئەو کەسانە دەردەخات کە لە پێناو پارە لایەن ئاساییە هەر تاوانی ئەنجام بدەن. شەشەم تۆمەتباران چەکیان هەڵگرتووە بەبێ ئەوەی مۆڵەتیان هەبوو بێت کە ئەمەش بە تاوان هەژمار دەکرێت بە پێی یاسای ژمارە 2 ساڵی 2022 یاسای چەک لە هەرێمی کوردستان. حوتەم وەک بریکاری سکاڵەکار لە بەردەم دادگای بەڕستان سکاڵا دژی تۆمەتبار عیسای یونس یاسی تۆمار دەکەم بە تۆمەتی هەڕەشەکردن بێدەنگ بە ئەو براری کۆتایی نییە وەلایەتی پارێزەری بە تۆمەتی هەڕەشەکردن لە بریکاردارم بە پێی مادەی 430 یاسای سزادانی عراقی بۆیدا لە بەڕستان دەکەم تۆمەتبار عیسای یونس ڕەوانەی دادگای لێکۆڵینەوە بکرێتەوە بۆ لێکۆڵینەوەکردن لەگەڵی و سزادانی لەسەرم تاوانە لەبەرم هۆکارانە و هەر هۆکارێکی تر کە بە دادگا بەڕێزەکەتان دەردەکەوێت داواکارم کە چاوی هیچ زۆرم بەزای یەک نەکرێت لازم تاوانە گەورەیەدا و تۆمەتباران بە سزای ڕۆژ خۆیان بگەێنرێن بە پێناو بەدێنانی دادپەروەری گشتی و پاراستنی مافی بریکاردارم بۆ قەرەبووکردنەوەی لەگەڵ ڕێزم. پێشکەشتنی لایەقەی پارێزەری تۆمەتبار عیسای مسڵدی. بەڕێزان سەرۆک و ئەندامانی دادگای تاوانی هەولێر بابەت پارێزنامەی بەرگری بریکاری تۆمەتبارم لە داوای ژمارە 292 جیم 2022 دوای ئەوەی کە بەڕێز دادوەری دادگای لێکۆڵینەوەی هەولێر هەڵسە بەڵاوانەکردنی پەڵاوی لێکۆڵینەوە ژمارە 325 لا ڕێکەوتی 25 جینۆی 2022 کە لەسەر بریکاردارم عیسای یونس یاسین تۆمار کراوە. سەبارەت بەو تۆمەتانێکەوە ئاراستەی موکلەکەم دەکرێتن ڕاستە موکلەکەم مشکلەی لەگەڵ مامی بیلال یاسین نەبوو بەڵام مشکلەکە تاو حەدەی نەبوو کە فکر لە ئەنجامدانی تاوانێکی ئەوها بکاتەوە بەس فی سەبیل وەرگرتنی بڕە قەرزەکەی هەرچەندە ئەگەر باسی بڕی قەرزەکەش بکەین خۆ ئەو مافیا بۆ بستە دادگای و داوای وەرگرتنی قەرزەکەی بکا بەڵام نەیکرد لەبەرەوەی هەرچەند مشکلە لە بین و خۆی مامی هەبی بالئاخر مامیتی و مامیشی ناباتە پێش مەحەکم ئەو بەڵگانەشی کەوا هەبوون هەمووی بەڵگەی ظەرفین و بەڵگەی ثبوتنی بمانە ئەو شاهێدانەی هاتن و شاهێدیاندا شاهێدی سەماعی بنویسیان شاهێدی عەیان نەبوو کەسیان بە چاوی خۆیان نەدیتیەکەوە ئەی سابستە ماڵی مامی و دزی لە مامی بکاتن و کوڕی مامیشی بکوژیتن. و سەبارەت بە کارتی نیشتیمانیەکەی ڕاستە کارتی نیشتیمانیەکەی لێ وجودی هەبوو بەڵام مجرد وجودی کارتی نیشتیمانی موکلەکەم لەوێ معنی ئەوە نییە کە موکلەکەم تاوانەکەی ئەنجام بدەن هەرچەندە کە بخۆشی ئاماژەی پێدا پێش 2 ڕۆژ کارتی نیشتیمانیەکەی لێ بزر بۆ پێش 2 ڕۆژ سەردانی دائیرەی مەفقوداتی کردیە ئەوەش بەڵگەکە چوویتە دائیرەی مەفقودات. طبعا لا ڕۆژنامەش بڵاوکرێتەوە کە کارتی نیشتیمانیەکەی لێ بزر بۆ طبعا لەنەوە بەڵگەکانیش لە کۆپیەک لە ڕۆژنامەکە هەیە. ئەگەر باسی شەوی ڕوودانی تاوانەکە بکەین و بسەبت باسی ساعاتەکەی بکەین هەر وەکو موکلەکەم باسی کرد ئەو وەختی خەریکی ئیشوکارەکانی خۆی بۆ لەگەڵ پورسایەکەی بووە و وتەکانی پورسایەکەش شاهێدی ئەو ڕاستیان کۆک و شاهێدی بەرگری وتەکانی لێ وەرگیرە و باش ئەوەی کە ئیشوکارەکانی خۆی تەواو کردێ وەکو ڕۆتینی ئاسایی خۆی چوویتەوە ماڵێ باشە کەسێک ئەگەر دزی لە ماڵی مامی بکاتن و کوڕی مامی بکوژی معقولە بستەوە ماڵێ على الأقل محاولەی ڕاکردین دەکات کە سەریش نەگریتن. و ئەو سیارێکەوە لە کامێرەکانی چاودێری منطقی ڕوودانی تاوانەکەی بەدیارکردیە لە جۆری نیسان سەنیە لە وەختێک ئەسڵەن وەک لەم سیارەکەی تۆیۆتا کامریە
ئەوش فەرقەکەی دەکاو بۆ خۆی ئەسڵان لەوێنەوە لە کۆتایشدا داواکارم لە بەڕێستان و دادگە بەڕێزەکەتان کە بڕیاری بێتاوانی مۆکلەکەم دەربکەن هەروەها قەرەبووی زیانی مادی و معنەوی بکرێتەوە بەهۆی ڕاگررتنی بۆ ماوەی 2 مانگونی و هەروەها حەجز لەسەر سارەکەشەوە بگیرێتن لەگەڵ ڕێزمدا زۆر سپاس. پێشکەشکردنی لە یاحەی پارێزەری تۆمەتباران لەم هێمن و محەممەد مامە و هێری محەممەد ڕەسوول. بەڕێستەرۆکی دادگای تاوانی هەولێر بەڕێزان ئەندامانی دادگای تاوانی هەولێر بەڕێز ئەندامی داواکاری گشتی بابەت پارێزنامەی وەرگری بریکاری تۆمەتبارانم لە داوای ژمارە 292 جیم 2022 دوای ئەوەی کە بەڕێز دادوەری دادگای لێکۆڵینەوەی هەولێر هەڵسا بەڕەوانەکردنی پەڕاوی لێکۆڵینەوەی ژمارە 325 لە ڕێکەوتی 25 جینۆی 2022 کە لەسەر بریکاردارانم ئەلەن تێمە محەممەد مامەند حەمەد و هێدی محەممەد ڕەسوول تۆمار کراوە کە تیایدا تۆمەتبار کراون بە کوشتنی ئومێد بیلال یاسین بەپێی مادە 406 لە یاسای سزادانی عراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموار کراوە دوای تەواوبوونی لێکۆڵینەوەی سەرەتایی و قەزایی و گوێگرتن دوای تەواوبوونی لێکۆڵینەوەی سەرەتایی و قەزایی و گوێگرتن لە وتەی شاهێد و سکاڵاکار بریکاردارانی داوای لە بەڕێستان دەکەم ڕەچاوی ئەم چەند خاڵانە بکەن. یەکەم بریکاردارانم لە سەرەتای تەمەنی گەنجیدان، دووەم بریکاردارم ئەلەن تێمەن محەممەد بەهۆی خراپی بارودۆخی ئابوووریەوە و هەروەها لە دەستدانی خێزانەکەی و هەژاری بیری لە کارێکی وا کردوتەوە. سێم بریکاردارانم لە ڕووی کۆمەڵایەتی و کەسایەتی و کەسانی باش و بێکێشە بوونە و ڕاپۆرتی بەڵگەی تاوانی ئەو باشیە سەرمێنێت و هەروەها هیچ پێشینەیەکی تاوانیان نییە. چوارەم هیچ یەک لە بریکارداران مەبەستی کوشتنی ئومێد بیلال یاسینیان نەبووە و هیچ ڕێکەوتنێکی پێشووتریان نەکردو بۆ مەبەستە بۆیە ناگونجێت بەپێی مادە 406 سزا بدرێن. هەر یەکە لە بریکاردار محەممەد مامەد حەمەد و هێدی محەممەد ڕەسوول لە کاتی لێکۆڵینەوە لەلایەن دادوەری لێکۆڵینەوە فێڵیان لێکراوە و هەڵخەڵەتێنراون بەوەی ئەلەن تێمەن محەممەد دانی بە هەموو شتێک داناوە تەنانەت ئەشکەنجەش دراون کە ئەمەش ڕێگە پێدراو نییە بەپێی یاسا. بریکاردارم ئەلەن تێمەن محەممەد هیچ پەیوەندیەکی بە کوشتنی ئومێد بیلال یاسینەوە نییە و تەنانەت ئاگادار نەبوو کە هاوڕەکانی چەکیشیان هەڵگرت بێت و هەروەها پێشبینی ئەوەی نەکردووە کەس بگەڕێتەوە ماڵەوە لە کاتی ڕوودانی تاوانەکە. لە کۆتاییدا داواکارم لە بەڕێستان و دادگا بەڕێزەکەتان بەپێی مادەی 132 لە یاسای سزاکانی عراقی بە ژمارە 111 ساڵی 1969 هەموارکرا ڕەچاوی بارودۆخی بریکارداران بکەیت بە چاوی بەزەیە و مامەڵای لەگەڵدا بکەیت لەگەڵ ڕێزم. دیتت برادەکانم دانێن بە مشتەشیدانە و شتێک نەمایە کە مە نەیزانی لۆوەی بەزەییمان پێدا بێتەوە و سزایەکە سوکتر بکەین دای بە تاوانەکە دابن سەر کە دەی تاڕەت کرد یارم پێیان بێدەنگ بە خەریکە زێ خۆ بدۆچم لەنا باقسەی بێدەنگ قەشەی دەگرێتە باقسەی بێدەنگ جەنابی دادوەڕاستی نازانم کوت پێ برێم نازانم چ لۆ باسکەم زۆر پێپارە بووم ڕاستە دوکانەکەم هەبوو بەزە دوکانە هیچ مەزدەرە شرستەکی وای تێدا نەبوو هەتاوەی لێ هاتم دوکانەکەشم خەبات کرد لە بێپارەیە هیچ ئیشەکم نەماوە من برادری محەممەدی بووم محەممەد زۆر برادرم پێکەوە ئەمە دادەنیشتین قسەمانەکە دەدرین لۆ کرد جارێکیان باسی ماری خەزوورم لۆ کرد ئەوی ڕۆتی خەلکەم خەنی بۆ ماری خەزووریەت لۆ هەی وەبکە خێرە چاندی ببینی ڕاستی لەو کاتێ و فکرێم زۆر پێم مهم نەبوو بەرم نەگرت بەڵام زۆرۆف بۆی لێ هات هێشتان بێپارەتر بووم و زۆر محتاجم هەتاوی لێ هات خێزانەکەشم وفاتی کرد پاشەوەی خێزانەکەم وفاتی کرد و ئەو مندارانم لەسەر ماوە وەزعم زۆر خراپی ڕۆیشت هەم لە ڕووی پارە هەم لە ڕووی نەفسیەوە ئەوجە فکرم لە قسەکەی محەممەدی کردەوە بۆ ئاخیرانە ئاگام لێ بۆ عیسا هەڕەشەی لەمارێ خەزوورمە کرد ئەوە بە فرسەت زانی و زانیشم خەزوورم بۆ ئاخیرانە خاڵ ماری بەخێر کردیە ئەوە زاواتی کەزانیم مشکلەی هەیە لەگەڵ ماری خەزوورم ئەوە فرسەتێکی باش بۆ من
خەزوریشم بە خانەکەی فرۆش مەبلەغە پارەی هەبوو کەوا مەبلەغ کەمەزانی چاردەتەرێک بوو زیاتر بوو تمۆحی پارەکەی گرتمی بەڕاستی دەنایدا بەر لە عمرم قەت ئەوەندا ویستی پارەم نەبوو بەڵام زروفەکە زۆر خراپ بوو وێ دەکەم منەوە پارەم پێویستبی لێش گوتم محەممەدی گوتم تو قسەی وات کردیا ئێستا وەختێکی باشە واس ئیسفادە لەو پارەی بکەین ئەوش فەرەکەی زۆر پێ باش بوو بۆ خۆی بیدادی مەشتی نیسان بوو و لێش بەس دۆ قسەی قسەم لۆ کردیا ئەو بەخۆی وەختۆی دانام هەر بە هیچ قسەم نەکردی دەبی هێدی لەگەڵ خۆمان بینی برادێکی منە بەزەمە بڵێغەکی بدەینێ وەکەم باشە ئیتفاقمان کرد لەسەوەی 20 وەرەقەی بدەینێ 20 وەرەقەی بدەینی هێدی لەوەی وشەی لەگەڵ محەممەدی بکاو ئەوان ئەم دەزانی ئێستا مشکلەی هەیە لێش ڕۆژە چوومە ئۆفیسەکەی ئیساکە لە عقاراتی بوو ئێستا مەجموعە نەفەرێکی لەکەم بوومێوان بوو ئەوان هەستان لەوەی بەڕێیان کار بدەیت زستانەکەی لەسەر مێزەکەی بوو فرسەتم هینا و هەویەکەم لێ دەبینە زانەکەم زێ خۆیاناوەست پاشان هەو هەویەم تەسلیم محەممەدوان کرد لۆ ئیشەکەی و پێشم گوتم شەوە چند من مارە خەزوورم داوت دەکەم ئەوەی ئەوان بێنە مارە من وەش فرسەت بینە شەوەکەی پارەکەیان لێ بکەین و بالفعلی جواب کرد و تەلەفۆنشم لۆ ئومێدی کرد ئەویش بێتن بەڵام ئەو دیار ئیشی هەبوو چۆ شەقلاوی ئەو ڕۆیشت لەوە هەر باشتر بوو نیمێ مارەکە لەو ماچۆ بوو ئەوانم ڕاست پار لەوەی بچن بەڵام ئەمن نەمزانیە کاک محەممەد و کاکەی دێفەندی دەماچیان هەربێتوێت ئەم نەمزانیوانە سیلاحیان بێت ئەم فقط لەو پارەکەم بوو ئەگەر نەبێتینەوەگەم فکری ئەوم نەبووە چکە دایما ئینسانەگەر سلاح پێ بێت توش حاڵەتەکی بیتە قەش دەکەن ئەم نەمزانێ بێزنەوە ئەتوانە سلاحیان پێویست سەبرەوەی هەر شەو تەلەفۆنیان لێ کردم دەکەم ماری خەزووری بووم ئەوانە ڕاست پار پاشان تەلەفۆن لەو خەزوورم کرا کەوام چینە ماریان دیتم ئومێدی کوڕا خەزوورم کوژرایە ئومێد لەو من لە برایەکی زیاتر بوو بەجددیەوە شۆکت بۆ تووشی بووین ئەم نەزانی ئەوانت ئەوە ئیشیان کردیا چون نەمدەهێش بە هیچ نەواکەم ئومێد ئەوەندە خۆشەویست بڕون نەدەکرد کەسێک دەستی لە چداریەوەی ئەوانە دەڵانچەی بەنی بکوشن لۆیش ئەوانە گوتیانەوە پاشان اتفاقەوە بۆوانە بچنە دەوەچێ بچنە جێیەکی خۆ بشارنەوە گوتیانە منی ژوەر کە زانیم ئەوان دیار نەوانەوە منیش بۆ بەتەنێ مامەوە بەڕاستی نەمزانی سپەنجە نەبێت ئەم ئێستاش ژنەکە بمزانی بە ئەوانە چێشان پێ بە هیچ نەوەک نەدەگوتم محەممەدی وەرنەوە دەچێت زۆر پەشیمانم یا خۆم بە تاوانبار بەس لە پارەکە لە کوشتنەکە بە هیچ نەوە مستەحیلە مێستا ئومێدی کوڕم خەزوورم پەشیمانی لەوێ ئەنجام داوە حتما پەشیمان دریا ئەم بامایانە بمێدی کوڕم خەزوورم باش محەممەد مامەد و هێدی خۆنەوە محەممەد خۆ دەدام بەرە زانی نخير جنابي حكم منقو هل تصيقهم السلم راسني هل هيتم نكرد يعني خطكا هل بخوي ألان داينا زلام قشنكا هيدي هل بخوي كل ديام هل عقام السلاح اللي زمان جنابي حكم يعني بعد سلاحكم سؤال كده بس ما ذاك كده ما يعني وش أنا نقشنكا بحلاقة بالهوا زيك نبيش أوديوي شكاني حرمي مالا فيه هيدي سوز حرمي شكاني هيدي سوز قوم نفسي بس نابي حكم شكاني تي وتشويش توشكاني هني جنب ديوسي ما كان هيدي سؤال نكرد أما تآخر حتكون بيتوان دزان براسي. أولا فينا أبو إيش ذكي؟ سلاش. پشیمانی لێ ئەنجام داوە؟ هیچم نەکردی لە چپەشیان ناکات ناکات ئەو گوتی من بسینەکەم جارە هیچم نەکردی باش هێنی خۆڵ ڕەسوول خۆت بەتاوە با دەزانی وازنای دادور نخرج چکە هەموو خەتا ئەلەند و محەممەدی بۆمیان تووشە مۆقیفەی کردی ئەگەر هەم بە حیاتی نەدزیم کردنە کەسشم کوشتێن لو مسئله که دیلو دمانسیه که بزنه عقل. زنگ دادم با کوی زنگ استانی زنگ کشم همی دمانسیه دارم. باز نیت نیت دارم. سیکوتای خود کرد. قیدی نکن. دخسر هزوانیه. زنگ دادم خطر محمد زمینی توش موقع فکری کم دزیکی کم. لو مسئله که ام در کم شکاندی ام در کی حشر کد و در کی جوایش کن. در کی مطبخ کی شکاند چی نجاری. لو مسئله پاره کردن کش محمد پاره کردی تو بخو پاره کردی راستی که تو هات داری. ام تقکم کرد راز بود. بس ام بنیت کشتن نیم ندارم. باش پشیمانی لێ ئەنجام داوە لەوەی پەشیمان بەس تاقیەکەم کرد لەگەڵ هیچ سپەند ئێستاش لەگەڵ دادوەرانی هاوکارم دەچینە منداڵەکردنی کەیسەکە بۆ گەیشتن بە قەراری کۆتایی و دواتر بڕیاری دادگای دەخوێنینەوە دادگایکردن کۆتایی
کاتی بڕیاری کۆتایی هەستن سەر پێ. دوای مداوالەکردن و وردبینی بە پێی وەرگرتی وتەی سکاڵاکار و شایەتەکان و گوێگرتن لە راپۆرتی توێکاری پزیشکی و راپۆرتی بەڵگەی تاوانی و ئێعترافی تاوانباران محەممەد مامەد حەمەد و هەیەتی محەممەد ڕەسوول کە لە ئێوارەی 2022 هەڵساڵن بە دزینی بڵی 40,000 دلار و 3 ملیۆن دینار لە ماڵی بیلال یاسین سەدیق. هەروەها کوشتنی ئومێد بیلال یاسین بە هاوکاری تاوانبار ئەلەند هێمن محەممەد بە پێی مادە 406 لە یاسای سزادانی عراقی بە ژمارە 111 ساڵی 1969 هەڵمارکرا و لەسەریان جێبەجێ دەکرێت و دادگا بڕیاریدا بە سزادانی هەریەک لە تاوانباران ئەلەند هێمن محەممەد و محەممەد مامەد حەمەد و هێتی محەممەد ڕەسوول بە زیندانیکردن بۆ ماوەی 20 ساڵ بە پێی مادەی 406 بەژمارە 111 ساڵی 1969 بێدەنجی دادگا پارێز 111 ساڵی 1969 هەڵمارکراوە بە دەلالەتی مادەکانی 47 و 48 و 49 و پاڵپشت بە مادەی 53 لە هەمان یاسا. پابەتکردنی تاوانباران بە قەرەبووکردنەوەی بڕی 10 ملیۆن دینار بۆ خانەوادەی تاوانلێکرا و وەک قەرەبوو لە زیانی مادی و معنەوی. دادگا بڕیاریدا بەبێ تاوانی تۆمەتبار عیسای موزی یاسین لە تاوانی کوشتنی ئومێد بیلال یاسین و گەرەنگۆ. لە تاوانی کوشتنی ئومێد بیلال یاسین و دزیکردن لە ماڵی بیلال یاسین سەدیق وە قەرەبووکردنەوەی لە پای ڕاگرتن بۆ نزیکەی 2 مانگولی و بەڵام دادگا ناوبراو دەنێرێت بۆ دادگای لێکۆڵینەوەی هەولێر بۆ کردنەوەی پەڕایەکی لێکۆڵینەوەی نوێ لە دژی تۆمەتی هەڵەشەکردن لە بیلال یاسین سەدیق بە پێی مادە 430 لە یاسای سزادانی عراقی پاڵپشت بە مادە 3 لە یاسای بنەماکانی دادگاییکردنی سزایی لەناوبردنی چەکی دەست بەسەر داگیرەوە و بڕگەی 3 وسار لە دوای دەرچوونی بڕیاری بات جێبەجێ دەکرێت. دادگا بڕی 100,000 دینار بۆ لێزان فاتیمە وەزیر عومەر دیاری دەکات لە خەزینەی گشتی دەوڵەت لە پای ماندووبوونیان لە هەڵسەنگاندنی بڕ و زۆری زیانەکان. ئەم بڕیارە بە ئیتیفاق و کۆدەنجی ڕاگەاندرا پاڵپشت بە ئەحکامی مادە 182 بڕگەی ئەلف لە یاسای بنەماکانی دادگاییکردنی سزایی بە تاوانباران ڕاگەاندرا لەمەوەی یاسایی مافی تانەلێدانیان هەیە لە بڕیاری دادگا و بۆ ئەم مەبەستا دادگا دۆسیەکە ڕەوانەی سەرۆکایەتی دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان دەکات بۆ پێداچوونەوەی بڕیارەکە. بڕیارەکە بە ئاشکرا ڕاگەاندرا لە ڕێکەوت و تاریخی ئەمڕۆ کە 2023 و دادگاییکردن کۆتاییدا. ئەوڕۆکە دوو بەش کە بەشی یاسا و بەشی دەروزانیە تانیمان شەری جوان پێکۆ بکەین لەبەرەوەی بەشەکانی مان تەواوکەری یەکدیە. ئەمە تەنزیمی مجتەمع دەکەین لەوەی کە تەسەڕوفاتی ئینسانی هەندێک تەسەڕوفاتی ئینسانی هەیە کە سزای لەسەرە و ئەمگۆ تەنزیمی ناوەوەی ئینسانی دەکەن کە هەر کۆمەلگایەک تاکەکانی دەرونیان دروست بێت ئەوە کۆمەلگایە کەمتر تاوانی تێدا ڕوودەدات و سوپاس بۆ ئەمە دەدەین.